بەڵێ ئێستا چەند خولەکێک پێش ئێستا دیارە دیدارەکەی پاپا لە یاریگای فڕەنسا هەریری بە کۆتا هاتوو هاوڵاتیان لێرە لە یاریگای فڕەنسا هەریری بە تایبەتەوانی لە عنکاوە هاتبوون بەشێکی زۆری هاوڵاتیان ڕویان لە عنکاوە کردەوە و لە شار و شارە جیاجەکان یاریمی کوردستان شەو شوێنانی کەوا مەسیحی با بڵین لێ نیشتە جێبوون و ڕویان ئەمڕۆ لە شاری هەولێر کردبوو بۆ دیداری پاپا لە یاریگای فڕەنسا هەریری کە بە بەشداری زیاتر لە 10,000 هاوڵاتی تێدا بەشدار بوون و نوێژی قەداسی ئاینی لەوێ ئەنجام درا و پاپا دیداری کرد لەگەڵ زۆربەی بەشێکیان و پێش ئێستاش پاپا گەڕایەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لێشەوە بەڕێ دەکەوێت بۆ شاری بەغدا بەیانی بەغداش بەجێ دەبێت و دەگەڕێتەوە وڵاتی خۆی ئێستاش دیمەنەکان ئەو دیمەنانی ئێستا ڕاستەوخۆن هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە شار و شارە جیاجەکان هەرێمی کوردستان دیارە بەهۆی ئەوەی قەڵەباڵغێکی زۆر هەیە لێرە تا چەند کاتژمێرێکی ترش هاوڵاتیان ناتوانن بگەڕێنەوە نێو ماڵی خۆیان. بەڵێ بەلێ گەلەک سوپاس بۆ نوێژەگانی